استودیو رادیو ریباز اف ام گوهدارو شوپینرین میهجال هر دریدن باش نه دما پیشکش کرنا بتنا دمجمیر یک فرمو گرنتری سنوجا اندامکی انجمن هرمی پارتیا دموکراتا کردستان سوریه و سروک خوجهی عموده انجمن اجتماعی کرد سوریه کوچا داوی کرد دوام روزا پیشوازی کرنا ملت کرد و تفگر سیاسی بو سربس بردان سرکرده عبدالرحمن آپو بداویات و پرانیا سرکردین انکسی او یک پیروز گروند بیژن کو دمانها پیوست بیا کریزیا نامالا کردیه باش اندام انجمن هرمی پارتیا دموکراتا کردستان سوریه و سروک خوجهی عموده یا انجمن اجتماعی کرد سوریه عبدالوهاب محمد کرومی کوچا داوی کرد لی باجار عموده روجاوای کردستان عبدالوهاب محمد کرومی اندام کمیته هرمی پارتیا دموکراتا کردستان سوریه پشتیکو جانخوا حمید خدمت پارتی و ریبازا بارزاری در باز کرد کوچا داوی کرد لگورستان عموده دو ترمیوی پاک بخاکه هات سپارتن اوه دو روز بوند پارتیا دموکراتا کردستان سوریه پیشوازی گلج بو سربس بردان سرکرده عبدالرحمن آپو کوچ زندارین پیده سربس هاتبو بردان لباجار قامشلو روجلاتی یاریگاه باجر دکر دوه بداوی هات ده 14 مجدار ده پارتیا دموکراتا کردستان سوریه داخویانی یک بلاف کربوته دا پیشوازی گلج بو سربس بردان اندام کمیته ناوندی یا پارتیا دموکراتا کردستان سوریه عبدالرحمن آپو لباجار قامشلو تا دو روزان راگهاند بو داویا روزا یکم ده اگر بکنه پیشوازی میوانان لباجار قامشلو کتبو لگوری جداره که تایبت جه ریباز را جه قامشلو راگهاند بو اگر بکنه پیشوازی سرکرده عبدالرحمن آپو جه 4 آلیان و هاتو ویخستن لجبر بارینا بارانه او اگر هاتا ومراندن و زیان گشت کون بتنه اوما دیبون دیا پارتیا دموکراتا کردستان سوریه عبدالرحمن آپو جه آلی پیده و جهر دل حتیا ملت کرد و تفگرا کردی لکردستان سوریه بو هر دوی درباره ده طاهر صفوق سکرتری پارتیا دموکرات اجتماعی کرد لسوریه دلخوشیا خواه به سربس بردانا عبدالرحمن آپو اندام کمیته ناوندی پارتیا دموکراتا کردستان سوریه داخویا کرنو گوت کو پیوستیا توایا گرتیانج زندانین پیده سربس ورن بردان و گوجی کو گرتنا خباتکار و ولات پاریزان مینا عبدالرحمن آپو زیان به دوزا کردی دگینه نجلای باور شش جار هفت جار یکی عربی پیش صامر وقفما سردوزا فما ماگری دایی به آبادی خبر سیاستا انجمانا خبر با نابی وزردا تیسا حسنی راز بایاوی دکر انکه بردان شعالی پیدد غابة كريم فينو وآلي كراست الهيري دكت المايجي بالبرنار كس كرتي نبيل نش أندام وسركردان ولا يمكن الجمال لا هل يشبه رأي أخوة شبه يدري أخوة هاتف قرتل بيبرنار گرفتن که عالی دشمن در جوال خبات کرانه نش عالی طرفی که بیشه از کرد بچه ایک خبر اعتبار بکن نابه خبات کرا شهادوانا پارتیزانا بگره برگیده جبران اوتی دیگه جبا اوتی دیگه چنا بود به وقتی گرفت یه وقتی هستیار یه وقتی حساس ام لبر دو آلیاد بارد به بحيث ما ترسيل سن الذي معنا لسن مصيري بسن جارا مساوي بسن أبوناوي بحيث الويجي فتح عليه دست الفقر ما في خط دست الفقر لوما إجماعي لو أگر فرق جاك دار مستل إلو قلق جاراتي مستل
قصد یەک خەندەقێک نەبوو دەستێ بەڕدن هەر یەکمێ بکرد ji bo em galibin. هەروەها عەبدولسەمەد خەلەف برۆ ئەندامی کۆمیتەیە سیاسیە پارتیا یەکێتیە کورد لە سووریێ سەربەسبەردانا خەبەتکار عەبدولڕەحمان ئاپۆ ئەندامی کۆمیتەیە ناڤەندیە پارتیا دەموقراتا کوردستان سووریا لە گەلێ کورد پیرۆز کرد گوت کوژ دەستپێکێدا خوێندنە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ ji bo rewşa Sûriyê خوێندنێکە زەلال بوو خوێندنە ئانەکەسێ ڕاست و دروست بوو تەکەس کرد گوت دەمان هادا پێویستی بەیەکرێزیە ناوماڵە کوردی هەیە ئەنجومەنە نیشتیمانی کوردی سەربەستبەردانە مامۆستای بنابوو دەنگ عەبدولڕەحمان ئاپۆ لەخوا و لەوە پیرۆز بکەین ئیرۆ ببندی کۆنێ ئازادیە بیتە و شەڕێ بنابوو دەنگ هەموو هێز و سازیە بۆ هەنێ و پارتیە بۆ ئامادە دەبن وەک سەرگەردایەکی پارتیا کوردستان سووریا پارتیای سەرەکە هەندێ ئەنجومەنە نیشتیمانی کوردی دێ خۆجەهیە دارەشکرانیا یەکیتیە خوێندەوان و جوانن دەموقراتی کوردستانی ڕۆژاوا سەمینارێک ڕەوشەنبیری لە کامپا دارەشکران لەدار خست لە کامپا دارەشکران یا پەنابەرین ڕۆژاوای کوردستانی یەکیتیە خوێندەوان و جوانن دەموقراتی کوردستانی ڕۆژاوا خۆجەهیە کامپا دارەشکران دۆ ڕۆژە ئینێ سەمینارێک دبن سەرناوێ ڕۆڵە سازیên خوێندەوانان لە هەرێما کوردستانی برێکخستن کرد سەمینارژ ئالیێ مامۆستا محەممەد شێروانی بەرپرسێ شاخەیەکیتیە خوێندەوانن هەرێما کوردستانی یە دەردۆرە هەولێرێ و ئەحمەد محەممەد ئەمین بەرپرسێ شاخێ هەرێما کوردستانی یەکیتیە خوێندەوان و جوانن دەموقراتی کوردستانی ڕۆژاوا هات پێشکەشکردن دێ سەمینارێدا بە دەهان ji ئەندامên خۆجەهیە دارەشکران یا یەکیتیە یەکیتیە خوێندەوانان بەشدار بوون ڕەو شارێخستنێ و خوێندەوانان دێ سەمینارێدا هات شرۆڤەکردن گەنگەشەکردن هەفدیتنە بکەی بێت و بۆ چوونەچی بۆ بکەی بۆت بە دەردەکەوێت کەوا بە ئەمۆکی یەکیتیە قوتابی و خوێندەوانên کورد دیموکراتی کوردستان لە ڕۆژ ئاوا مەخۆستە ئەم ئیرۆ ڤی کاری رابن مە سیمینارێکدا لەسەر مەشاکل پرسکرێکی طلابان مەخۆست ئەم vê محاضرê مامۆستا ئەحمەد شێروانی مەسئولە یەکیتیە قوتابیین لە دەوروبەرێ هەولێرێ و مامۆستا ئەحمەد مەسئولێ فرعی ئەقلیمی کوردستان مە داواکردن چ پرسکرێک هەبن لەسەر مەشاکل مەدارسان کە خوێندەوایان زانکوان خواست ئەم داواکن چ پرسێت طلابە هەبن پرسکرێکی وانەکەی چارەسەرکەن دارەشەکرامی لە خزمەتی قوتابیان و لاوانی خۆشەویستی ئەو سنوورە بووین تێدا کۆمەڵێک ئاماژەمان بە کۆمەڵێک بابەتی هەنووکەی و مێژووی یەکێتی قوتابیانی کوردستان لەگەر هەواڵانی یەکێتی خوێندەوان و جوانی کوردان فەڕی هەرێمی کوردستان خۆشحاڵ بووین لە نزیکۆ کوڕووکچانی ئێرەمان دواند و لە نزیکۆ ئاگداری ڕەوشیان بووین دانایەوە کورتێک لە مێژووی یەکێتی قوتابیانی کوردستان لەسەر خەبات و ماندبوونی هەواڵانی ئەو ڕێکخراوە و لە ڕابردوو لە ئێستاوە بەرنامە و کار و پرۆگرامەکانیان لە داهاتوودا چیا خۆشحاڵ بووین و هەروە دانانی چەندین بەرنامە و وەرگرتنی چەندین ڕاو پێشنیاری چەندین هەواڵی ئێرە بۆ ئەوەی لە داهاتوودا خزمەتی زیاتریان بکەیت. شوپینەرên me hêja berî ku em bultena xwe bi dawî bînin dubara me senûçan bêne bîrawe. Endamekî Encumena Herêmiya Partiya Demokrata Kurdistan Sûriya û serokê xwecehiya Amûdê ya Encumena Niştimaniya Kurd li Sûriyê koça dawî kir. Duam roja pêşwazîkirina miletê Kurd û tevgera siyasî bo serbestberdana serkirda Abdurrahman Apo bi dawî hat û piraniya serkirdeyên enekesê ew yek pîroz kirin dibêjin ku deman hat pêwîstî bi yek rêza nav mala Kurdiye. Bultena me bi dawî hat, herşad û bextewar bin.